خوایەکی خۆش دەوێ چەکی بەشانەوە نەبێ، ئەنفال و بەرباران و پەڕاندن و سەبایە و دۆزەخی بەسووتانەوە نەبێ. بۆ خۆی لەگەڵ دایک و باڵداران و گیانداران و نازداران و گوڵ و باران و بەفر و بایوەشت لە گەڕەکی باڵندانە لە جیهانی ئەمڕۆدا توانین بڵێن لە دنیای ئەمڕۆدا زۆر ئاشنابوون بە کتێب کەم بووە بەهۆی تەکنەلۆژیا، بەهۆی ئەو لانەی کە ئەمڕۆ تێکەوتوین. بۆیە داوام لە خوێنەرانە، داوام لەوانەیە گەر بۆ تەنها جارێکیش بێت ینی کتێب بخوێنەوە، بڕوا بکە لەگەر هەر جارەوەی خوێندنەوەی وایەکەی ینی ئاشناتر بی، حەزت بۆ کتێب خوێندنەوە بچێت و دەتوانین بڵێن سوودێکی یەکجار زۆری هەیە. و کتێب ینی دنیایەکی ترە، وایەکە گەشتێک بەناو جیهاندا بکەیت، ینی ئاشنای کەلتوری شوێنەکان بیت، و هەروەها لە خواردنی، لە دیمەنی شوێنەکان، لە نەریتیان، ئیتر لە هەموو بوارێک ئاشنابوونە بە جیهانی دەرەوە. ئیتر هیوادارم ئەوەی بۆ تەنها جارێکیش بێت هۆکارێک دەبێت بۆ ئەوەی خولیایت لە کتێب خوێندنەوە زیاتر بێت. چونکە دانیشتوی شاری کۆیین زیاتر کتێبخانەی گشتی کۆیە دەستیان خۆش بێت، هەفتانە ڕۆژی سێشەمان ینی کۆیڵەی کۆڕی دەبێت. ئیتر لە هەموو بوارە جیاوازەکاندا زیاتر من حەزم لە کتێبە شعریەکانە، ڕۆمانە، ئیتر کتێب بەعام، ینی ئەگەر لایەنێکت خوێندەوە بۆ خۆت فراوان دەڕۆیت، زیاتر حەزت دەچێتێت لەسەر ئەوانی تر. تۆزێک دەستی نووسینم هەیە بەڵام بڕوا ناکەم لەسەری بەردەوامم، بەڵامی ترەها پێڵێ ئەگەر بەهرێک شتێکت هەبێت چەندت لە توانادا بوو پەرەی پێ بدە، ئیتر ئیشەڵڵا تەمەن باقی بێدیان بەردەوامە بین. بۆ ئاگاداری بەڕێستان ئێمە هەفتەی پێشوو کە دەکاتە 15 کۆڕێکی شعر خوێندنەوەمان بۆ کاقوبات کرد لە سنتەری کۆمەڵایەتی کۆیان لە شاری سلێمانی. طبعاً حزورێکی زۆری خەڵک ئامادە بوو لە کۆڕەکە. طبعاً کاقوبات هەموومان دەزانین کاقوبات شاعیری بڵێن پارێزەری ژنانە، پارێزەرە، حاکمە، ئیتر نیشتمان پەروەرە، یعنی وەسفی کاقوبات ناکرێ بەڕێی من. لێرەوە کەمڕۆ هاتین ئێمە دەستخۆشی لێ دەکەین، ئینشاڵڵا لە کۆڕ و کۆبنەوەکانی بەردەوام دەبی، خامەی پڕڕەنجین دەبی کاقوبات. زۆر سپاس بۆ ئێوەی بەڕێز. لە هەموو بوارەکان ڕەنجی دایتەوە، دیفاعکەرێکی سەرسەختی ژنانە کاقوبات. کاقوبات بەڕێی من پارێزەرمانە، ئەو پارێزەر بووتە بە پارێزەری هەموو ژنێک، چونکە ژن لای ئەو ژیانە، ژن لای ئەو خەباتە، ژن لای ئەو دایکە خوشکە. ئەوەی کتێب نەخوێنێتەوە نازانێمانە ژیان، چونکە کتێب ژیانە، تێگەیشتنە، فەهمە، ئوسلوبی قسەکردنت دەبێ، دەتوانی لە شوێنان هەڵسوکەوتەکانت پەیامەکانت بگەێنی. بۆیە ڕۆڵی ژن پێگەکی زۆری هەیە لەسەر کتێب خوێندنەوە. کتێب خوێندنەوە ئەوەیە کە تو شتەکان فێر دەبی لە ژیان بەرەو پێشچوو بکەیت. ئەو کۆڕە شعرێ ئەو ڕۆژ قوباتی جەلیلزادە کەوا زۆر پێداگرێکی لە هەموو چین و توێژەکان پێداگرە لەسەر ئافرەت لە ڕووی کۆمەڵایەتی، لە ڕووی ژینگەی، لە ڕووی دایک، ئافرەت دایکە، ئافرەت خوشکە، ئافرەت خێزانە، ئافرەت پێگەی کۆمەڵایەتی لە سیاسی، لە بواری ژیان، لە بواری دەرچەکانی کەوا لە کاری سیاسی لە دەرەوەی وڵات، لە ناوەی وڵات. ڕۆڵی ئافرەت گرنگە، چونکەبەتی قوباتی جەلیلزادە کە زۆر پێداگرێکە لەسەر ڕۆڵی ئافرەت، چونکە ئافرەت ئەو قودوەیە کە خوای گەورەش وای دروست کردووە، ئافرەتی بە 6 دانە ڕۆژ دروست کردووە. ئافرەت وە گوڵ وایە، هەچەندی خۆشەویستی بە ئافرەت دەی هەرکەمە. ئافرەت لە ڕووی کۆمەڵایەتی، ئافرەت لە ڕووی خوێندنەوە دەتایبەتی دەبی بخوێنێتەوە ڕۆژانە کار و هەموو وەختەکانی هەلێک بڕەخسێنێ، ئیتر چارێکێکیش لە ژیانی ڕۆژانەی ئافرەت بخوێنێتەوە، چونکە تێدەگا لە ژیان دەگا، لە واتای خۆشەویستی دەگا، لە واتای کۆمەڵایەتی دەگا. پێگەی ئافرەت زۆر گرنگە، بە تایبەتی لە ڕووی سیاسەتەوە. تۆ سەیری ئافرەتانی ئەم باکووری خۆمان بکە، ڕۆژ ئاوا بکە، ڕۆژ هەڵات بکە، هەر 4 پارچەکە دیتیتە پێگەی ئافرەت چیە؟
ئێخۆ ئەوانش حەزیان لە ژیانە و حەزیان لە هاوسەرگیریە و حەزیان لە پێگەی کۆمەڵاتی لە ماڵی خۆیان ئیسراحەت بکەن بەڵام ئەم کچە جوانانە دیتیا لە بری هەموو جیهان شەڕیان کرد لە بری هەموو جیهان شەڕی داعشیان کرد کە چۆچیان بە داعشدا دانەوان بە تایبەتی ئەو کچە جوانانەی کەوا من لێرەوە چاویان ماز دەکەم ئەو خاتونانەی قەندیل ئەو خاتونانەی ڕۆژ ئاوا هەر چوار پارچە ئێمەی باشووریش هیچ لەوانمان کەمتر نییە چونکە شەڕی داعش بەدەیان ئافرەتمان بەشداری کردووە یەک لەوانە خۆم بوومە کە بەشداری شەڕی داعشم کردووە لە هەموو پێگەک ئامادەمە ئێستاش وەکو ئافرەتێک دەستخۆشی لە ئافرەت دەکەم کە هەردەم کۆڕەکان پێم خۆشە پڕ لە ئافرەت بن پڕ لە خوشکەکان بێنە دەرەوە چونکە ئافرەت بە هاتنە دەرەوە باوەڕ بکە قوتیلەتی خۆی دەنوێنێ کەسایەتی خۆی دەنوێنێ بۆیە لێرەوە دەستخۆشی لە قوباتی جەلیزاد دەکەم کە زۆر پێداکەوەرەی سەرسەختە لە ڕووی ئافرەتەوە تێدا دەجەنجێ دەبێت چ لەزەکیتی هەبێ خوێن ڕشتن شەڕ لە نێو سەباتەیەکی تێدا شنەی شیعرەکانی گەردەلوول و داوەک جوان ناسێک دەبێ خۆمان بشارینەوە ئەی یار لە نێو پنجەری هەر ماڵێ کەسێکیان نەماوە لەسەر ڕووی زەوی هیچ زیندەوەربوونەوەی نەکەنەوە ئەوانەی کە خشۆ بوو دەچێنەوە کنم کە دەبن